لەو پەنجەرانەوە حیکایەتەکانی نەهامەتی و ناڕەحەتیەکان و دەرد و ئازارەکانی نوگرە سەلمانە گێڕنەوە. هەڵبەتە ئێمەی هونەرمەند و ئەم خاوەنی ئازارەکەین بەشێکین لەو تاوانەی کە سەپێنراوە بە سەرمانە. سێ جار چوومەتە قەڵای نوگرە سەلمان، لە قەڵای نوگرە سەلمان بۆ سێ جار بیرکردنەوەم لەو ئیشە بۆ دوای بردننی 38 تەن بەردی شاخەکانی کوردستان بۆ گۆڕە بە کۆمەڵەکان و قڵای نوگرە سەلمان. ئەو بیرۆکەیم بوات کە بتوانم ماکێتی نوگرە سەلمان دروستکەم. ئەم ماکێتە درێژی 18 مەترە و بەرزەکەی 3 مەتر و نیوە، 8 پەنجەرەوەتە 8 قۆناغی ئەنفال. ئەو 8 کەسێ ئەو بۆ نمونە ئەو خەڵکی کە لە نوگرە سەلمان هاتوۆتەوە مناڵ بوون، ئێستا گەورە بوونە، مناڵیان دکتۆرای هەیە یاخود بەکەلۆرێسیان یاخود دکتۆرین یاخود ئەندامی پەرلەمان بار پۆستێک هەیشیانە کەسێکی نۆرماڵە. لەو پەنجەرانەوە حیکایەتەکانی نەهامەتی و ناڕەحەتیەکان و دەرد و ئازارەکانی نوگرە سەلمانە گێڕنەوە. ئەم کارە هەڵبەتە ئێمەی هونەرمەند کە دەچوونە نوگرە سەلمان ئەبێ بە زەخیرەوە بینەوە. منیش بۆ خۆم بیرم لەوە کردووە ئەو زەخیرەی کە لە مێشکم کەڵەکە بووە بتوانم لە گەرمیان و لە کوردستان شتێکی وا دروستکەم بۆ نمایش و بۆ دیدار. ئێستا پرۆژەی ئەم جارەمان دیداری نوگرە سەلمانە کە لە زانکۆی گەرمیان ئەنجامەدرێ بە چاودێری سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆژشەمێری و هونەری گەرمیان. بەڵام لە ڕووی دروستکردنەوە بە شێوەیەکی بەپەلا 17 ڕۆژی خایاندووە بە دروستکردنەکەی. لە مەعاکس دروستکراوە، پشتەکەی ئاسنە، تۆکمەیە، هەمووی بڕغی و چەویە و هەمووی تێڵکێشە، بە شێوەیەکی ئەندازیاری دروستکراوە و هەروەها بەو شێوە درێژە نامێنێتەوە، هەمووی ئەبێتە دووفیسی کەڵەکە کرێ لەسەرێک و بۆ نمونە ئەخرێتە سایارێک و ئەبرێتە فیستیڤاڵەکان. بۆ نمونە ئێستا ئەمڕۆ بەتەماین گواستنەوەی بۆ بکەین بۆ پارێزگای کەرکووک لەبەرەوەی لەوێ چوارەمی فستیڤاڵی شانۆی پانتایی هەیە. ئێمە وەکو یەکێ لە بەشەکانی هەر چوار پارچەی کوردستانی باشوور داوەت کراوین، ماگەشت کراوین بۆ کارێکی هونەری ئەنجام دەین. ئەچی لەوێ چیرۆکەکانی گەڕینەوە، زیاتر لە 11 ئەکتەر دەوری تیابینێت، 8یان هەر کەسوکاری ئەنفال کراوەکان ڕێزدارن زۆر بەلامەوە، سیانێکیشان ئەکتەرێکی نۆرماڵی خەڵکی کەلارین. کارەکانمان نمایشەکەین. ئەم کارە ئەوەشت پێ بڵێم دوورە لە گریان و هەندێ حاڵەتی عاتفی، ئەمە ژیان دروستکردنەوەیە. ئێمە ئەم ئیشەمان ئەنجام داوە تیا ژیان دروستەکەینەوە، یعنی لە نوگرە سەلمان هاتی دەرەوە خۆ ئێستا کەسوکارەکان ماون لە ئەو مجەمەعانن وەکو ڕزگاری و ئەڵڵای و بایجان و چەمچەماڵ و شوێنەکانی تر یاخود ناوی شارکەلار کارمە لەسەرەوە کردە چیرۆکەکانی خۆیان بگەڕنەوەی ئێستا زیندگی ژیانیان چۆن بەسەرەت چێت.